ئامادەبانی بەڕێز لە ناخی دڵمانەوە بە خێراتنتانەکەین، سوپاستانەکەین بۆ ئامادەبوونتان بۆ ئەم ئاهەنگە خەنجیلانە قەشەنگە. دەستپێکیشمان بەم شێوازە دەبێت ئینشاءڵڵا. دەڵێن بە ناوی خودای بەرزی بێهاوتا، بیسەر و بینەر عەزیز و دانا، کارسازی کاران بێوێنە و تەنیا، ذاتی حەق کەلام بەخشەر و زانا. حەمد و سەنامان بۆ پەروەردگار، لە هەموو دەمێ ڕۆژ بێ یان شەوی تار. سەڵات و سەلام وەک لێزمەی بەهار، دابارێتە سەر سەروەری نازدار. هەم بۆ ئال و بەیت یار و یارانی، بۆ شوێن کەوتوانی تا ڕۆژی فەسڵان، بەخوڕ بێکۆ تا هەردەم بێتە خوار. بەڕێزان، بۆ بڕگەی دووهەم کە دەستپێکی ئاهەنگەکەمانە، نامی شاعیر ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ: ئایەتی قورئان سەرچاوەی نورە، خوێندنی بۆ دڵ مایەی سرورە، زانینی معنای نور لەسەر نورە، بێنورە هەرکەس لە معنای دوورە. بەڕێزان، وەکو دەستپێک و ڕازاندنەوەی ئاهەنگەکەمان گوێبیستی چەند ئایەتێکی قورئانی پیرۆز دەبین لەلایەن مامۆستای ئازیز مامۆستا ئەحمەد زانا. با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الله نور السماوات والأرض، مثل نوره كمشكاة فيها مصباح، المصباح في زجاجة، الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة زيتونة لا شرقية ولا غربية، يكاد زيتها يضيء ولو لم تمسسه نار، نور على نور، يهدي الله لنوره من يشاء، ويضرب الله الأمثال للناس، والله بكل شيء عليم. في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه، يسبح له فيها بالغدو والآصال. رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة، يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار، ليجزيهم الله أحسن ما عملوا ويزيدهم من فضله، والله يرزق من يشاء بغير حساب. صدق الله العظيم. خوای گەورە پاداشی مامۆستا ئەحمەد زانا بداتەوە. خوشک و برای قورئان لەبەر، تاجی زێڕی و نورین لەسەر،
ئەی مامۆستای سۆز و میهر بۆ شەوانی ئەنگوستە چاو ڕێنیشان دەر ئەزانی تۆ لە ئاسمان ڕێز لێنراوی لە بۆ حیفزی ئەم پەیامە دیار کراوی بە سوقلێ شاخ بەرگەی نەگرت لەسەر شانتە بە سەنگینی ئەو پەیامە ڕێزدار و سەنگین کراوی ساوریا بە چاو لەسەری لە لای هەمووان ئەتۆ کاروانچی سەفەری لە بۆ ڕێگای دوور و هەوراز ڕێبەر و ڕێنیشاندەری زۆر وریابە زۆر وریابە بە ئاگا بە میراتگیری پێغەمبەری زۆر وریابە بە ئاگا بە میراتگیری پێغەمبەری ئامادەبانی بەڕێز ئێستاش گوێبیستی وتەی بە خێراتن دەبین لەلایەن بەڕێز دکتۆر زانا با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم وما يجحد بآياتنا إلا الظالمون. میوانە بەڕێزەکان مامۆستایانی بەڕێز و سەنگین برایان خوشکانی عزیز پڕبەدڵ بە ناوی لقی سلێمانی دەستگای نووری حیکمە بە خەراتنێکی گەرمتانەکەین تاوەکارین لە خوای پەروەردگار هاتنتان و گەڕانەوەتان خوای پەروەردگار لە تەرازوی چاکە و لە بە چاکە بۆتان بنووسێەوە پاراشتان بداتەوە. زۆر سپاس و دەستخۆشیتان لێکەین کە لە کاتی زێڕینی خۆتان گرتووە بەم ڕۆژی جومعەیە بەم کاتی استراحەتە تەشریفتان هێناوە و بەشداری ئاهەنگگێڕان و خۆشی دەربڕینن لەگەڵمان بەم مناسبەتە پیرۆزەوە. پیرۆزبایی لە مامۆسایان و فێرخوازانی خۆشەویستمانەکەین کە خوای پەروەردگار هیدایەتی دان، خوای پەروەردگار تەوفیقی دان و سەرکەوتووی کردن لەوەی کە بتوانن کەلامی خۆی تەواوی قورئانی پیرۆزە بەرکەن. داواکارین نەخوای پەروەردگار بە باشترین شێوە پاراشتیان بداتەوە و لە بەهەشتی بەرینە بە ژمارەی ئاەتەکانی کە لە سنگیاندایە خوای گەورە پلە و پایان پێ بەخشێت و خوای پەروەردگار دەرەجان عالی کات و داواکارین لە خوای گەورە کە هیدایەتیان بادە و قورئانی کە لەبەریانە بتوانن تەرجەمەی بکەن بۆ ئەخلاق، تەرجەمەی بکەن بۆ ڕەوشت و ئاکار و لە ژیانی ڕۆژانەیانە ڕەنگ بداتەوە. مامۆستایانی بەڕێز، ئێمە وەکو لقی سلێمانی دیارە لە پاڵ ئیهتیمامدانمان بە مەسئلەی فێربوون و تەعلیم و ئیجازە و قیراءە ئیهتیمامێکی زۆریشمان هەیە بە مەسئلەی بە بابەتی لەبەرکردن و تەحفیظ. ئەمەش هەر لە سەرەتای دروستبوونی لەقەکەمانەوە و لەو کاتەوە کە مۆڵەتی قیراءە دەدرێت دیارە معلومی جەنابتانە یەکێک لە مەرجە سەرەکیەکانی وەرگرتنی مۆڵەت لەبەرکردنی بەشێکە لە قورئانی پیرۆز. دیارەوە بەشش کە دانراوە بە پێی تەمەنی فێرخواز و بە پێی تەمەنی قوتابی گۆڕێت بۆ گەنجێک 5 جوزئە و بۆ کەسێک کە زۆر تەمەنی هەیە لانی کەم پێویستە جوزێ قورئان بۆ یەک ڕیوات لەبەر بکات. دیارە بۆ خوێندنی ڕیواتی زیادە پێویستە جوزی زیادە لەبەر بکات. ئێمە هەر لەو کاتەوە یعنی ئیهتیمامان بە تەحفیظدا کە کردمانە مەرجێک لە مەرجەکانی وەرگرتنی سەنەد و مەرجێک لە مەرجەکانی وەرگرتنی مۆڵەتی قیرائی قورئان. دواتریش سپاس بۆ خواتوانیمان بەشی لەبەرکردن ئەکتیڤ بکەین و بیکەنە بەشێکی چالاک و ئەو بەشەش بەرهەمەکەی دیارە هەم ئەمڕۆ و هەم لە ساڵانی داهاتوودا پشت بەخوای پەروەردگارەی بینن. سپاس بۆخوا و بەشەمان لە ئێستادا نزیکی 300 خوێندکار و قوتابی هەیە لە هەردوو ڕەگەز و لە هەموو تەمەنەکان. لە تەمەنی 4 ساڵەوە هەمانە تا تەمەنی دەتوانم بڵێم سەر و 70 ساڵ. ئەوانە الحەمدوللا زۆر بەباشی بە پلانێکی باش کە بەشی لەبەرکردن بۆی ئامادە کردوون کە سوودمان بینیوە لە خیبرەی هەم مامۆستایانی خۆمان هەم مامۆستایانی دەرەوەی حیکمە و دەتوانم بڵێم لە خیبرەی مامۆستایانی دەرەوەی وڵاتیش دەرەوەی هەرێمی کوردستانیش بە بەرنامە و پلانێکی تۆکمە دەتوانم بڵێم شۆڕشێکی لەبەرکردن بەڕێوەیە. سپاس بۆ خوای گەورە چۆن لە 10 ساڵی ڕابردوودا دیاردەی وەرگرتنی مۆڵەت و فێربوونی قورئان یعنی دیاردەیەک بوو دەرکەوت لە ناو شاری سلێمانیدا و خەڵکێکی زۆر فێری قورئان بوو و خەڵکێکی زۆر سەنەدی وەرگر و ئیجازەی وەرگر و من یعنی گەشببینم بەوەی کە پشت بەخوای گەورە لە 10 ساڵی داهاتوودا لە شاری سلێمانیدا
دیاردەی لەبەرکردنی قورئان و بڵاوبوونەوەی حیفز بەو شێوەیە دەرەکەوێت و تەمەناکەم ئێمە نوری حکمێکێک بین لەو شوێنانەی کە شوێنی تری زۆر سپاس بۆخوا لەو مەجالەی شەکەن تەمەناکەم کە ئێمێکێک بین لەوانە کە بە سەدان حافظ پێشکەش بکەین بە شارە خۆشەویستەکەمان وەوا بکەین خەڵکێکی زۆر هان بدەین قورئانی پیرۆزە بەرکەن بە تایبەتی جیلی منداڵان کە دێن لێرە لە خوار قوتابخانەوە ئێمە الحەمدوللا قوتابیمان لایانی نەچوونەتە قوتابخانە لە قۆناغی ڕەوزەن لە قۆناغی قوتابخانە لێکی ابتیدایی و دوو ابتیدایی لامانە ئەوانە هەر لە بیدایەتەوە ڕانێن بە حیفز بخوێنن و ئەو مەرجانەش کە هەمانە زیاتر هاندەرە بۆی کە تەلەبەکانمان خەریکی حیفز ببن. مامۆستانی بەڕێز دیار ئەمڕۆ ئەم مناسبەیەکی ئێمەی کۆ کردوتەوە کە ناومان نا یەکەمین ئاهەنگی قورئان لە بەران بریتە لە خەڵاتکردن و ڕێزێنان لە 21 مامۆستای قورئان لەبەر لە خوشکان و لە برایان کە لە لەقی سلێمانین داواکارین لە خوای پەروەردگار خوای گەورە لیان پیرۆزکە خوای گەورە تەوفیقی ئێمە بدە ئێمە بتوانین لە ساڵانی داهاتوودا ئەمە ئاهەنگەمان بەردەوام بێ چۆن لە ئاهەنگی مۆڵەتدان و ئاهەنگی قیرائەتە گەیشتوونەتە یانزەهەمین ئەم سلسیلەیە بەردەوام بێ ساڵانە بتوانین ئاهەنگێک بکەین وە کۆمەڵێک لە قورئان لە بەران بە ئێوەی خۆشەویست و بە خەڵکی بناسێنین. دەستخۆشیمانەیە بۆ مامۆستا بەڕێزەکانیان بۆ بەشی تەحفیز و لەبەرکردن بۆ ئەوانەی کە ماندوو بوون بۆ مامۆستایانی قیرائە کە کاری تەحفیزیان ئاسان کردووە چونکە ئەوانەی کە تەحفیزەکەن و لەبەر ئەکەن قورئان لەبەر ئەکەن بە زۆری ئەوانن کە پێشتر ئیجازەی قیرائیان وەرگرتەوە مامۆستایانی زۆر لەگەڵیان ماندوو بوون بە فێرکردنیان دواتر ئەچنە بەشی لەبەرکردنەکان ئاسانترە بێت. دەستخۆشیمان بۆ خوشک و برابەڕێزانەیە کە ئاهەنگان ئامادە کرد بە ڕێبەرایەتی پەروەردە و ئەو گەنجە بەڕێزانەی کە ماندوو بوون لەم ئاهەنگەدا و دووبارە بە خێراتین جەنابتانەکەین سپاس و دەستخۆشیمان بۆ کەناڵی خۆشەویستی پەیام و کەناڵی بانگەوازێک کە ئێستا ئەم بۆنە خنجیلانەیەمان بۆ گوازنەوە ڕاستەوخۆ و سپاس بۆ هەموو ئەو کەسانی کە لە پشت ئامادەکاریەوەن سپۆنسەرین لە ڕووی مادی و لە ڕووی معنەویەوە لەگەڵمان بوون دووبارە بەخێر بێن سەرچاوماناتن. خۆی گەورە پاداشی دکتۆر زانا بداتەوە. يا حافظ القرآن عشت مكرما وبقيت درعا للشريعة ملهما بالحفظ حزت المجد من أطرافه وعليك من سحب المكارم قد هما شرفا ظفرت به ونعمة منعم من حازها بين البرية قد سما قد زاد قدرك في الدنا شرفا به ترقى به بين الكواكب سلما. ئێستاش گوێبیستی وتەیەک دەبین لەلایەن بەڕێز مامۆستای بەڕێزمان ماوەساد لێرگەرمیانی پێشکەش دەکرێت با بفەرمێ. السلام عليكم ورحمة الله. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد. مامۆستایانی بەڕێز برانی بەڕێزم خوشکانی بەڕێز پێش هەموو شت من زۆر خۆشحاڵم کە خوای پەروەردگار فەزڵی لەگەڵا کردین لە ئەو ئاهەنگێک کە یەکەمین ئاهەنگی لەبەرکردنی قورئان بێ لە سلێمانی و دەستگای نوری حکمە و لقی سلێمانی پێش هەموو شت یا ڕەبی خوا لێتان وەرگرێت. خوای پەروەردگار بتان کە بە قودوە بۆ غەیرە خۆتان تەماشاتان کە نەک تەنها بۆ لەبەرکردن بۆ خوێندنی قورئان بۆ ئیشکردن بە قورئان بۆ گەڕانەوە بۆ قورئان و جوانیەکانی قورئان بەکردەوە پیشانی ئەو میلەتە بدەن. من دوێنێ شەو گەشتمە کەلار بەڵام لەبەر ئەوەی کە ئەم بابەتە بابەتێک بوو پیرۆزە ئینسان خوای گەورە تەوفیقی داد تەمەنی لە خزمەتی قورئانە سەرف بکات ئەوە زۆر سوپاسی خوای پەروەردگار بکات کە خوای پەروەردگار بە کتابەکەی خۆیەوە سەرخاڵی کردووە. جا گومانی تیانە برایە خوشکێکە 604 لاپەڕە قورئان کە من پێم وایە قورئان لەبەرکردنی ئاسانە بەڵام پاراستنی زۆر گرانە کە خوای پەروەردگار یارمەتی برایە خوشکێک بدا کە توانی بێت ئەو قورئانە لە سەنگی خۆی کۆکاتۆ پاراستنی چی بەوەی کە بمێنێ لە سەنگیە چی بەوەی لە قەبرە لە قیامەتە لە بەهەشتە ئەو سێ قۆناغە کە من بەسەری ئاماژەی پێکەم ئەو وەسفانەی کە هاتووە بەدەستی بێنێت. یەکەم
مەسئلەی قورئان خوێندن کە من کاک شێخ خوا پاداشی داتەوە ئیشارەتی بە شتێک کرد هەرهی ئەوە من نەقلەکەم شێخ فەخرەدین ئەمڕۆ ئەسەفێکە خۆی نیەمە باوەڕتان هەبێ برا هەیە خوشکەیە لەوەی ڕەمەزان بۆ ڕەمەزان قورئان خوێنێت ڕەمەزان بۆ ڕەمەزان ختمێ بکات باشە کەسێک کە بێوێ قورئان بگەڕێتەوە خۆی ئەوە هەڵسوکەوتی بێ لەگەڵ قورئانە خۆی لە خۆیەوە بەڵگەی لەسەرەوەی لەزەتی لە حەلاوە شیرینی قورئان وەرنەگرتووە وەکو عەبدوڵای کوڕی مەسعود فەرمێ کێ ئەوێ بزانێ خوای خۆشەوێ با تەماشای معاملەی خۆی بکات لەگەڵ قورئانی پیرۆزە بزان تۆ لەگەڵ قورئانە چۆنی کەلامی خوای پەروەردگارە لله المەثل الأعلى کەسێکە نامەی کەسێکی بۆ تێ باوکی برای مێردی خێزانی ڕۆڵەیەکی کە خۆشی ئەوێت باش گرنگی ئەداتێ جا من ئەمەوێ سێ خۆراق بڵێم یەکەم قورئان خوێندن و ئەهلی قورئان و ئیشکردن بە قورئان پێشەوەی باسی لەبەرکردنەکەشی بکەین هل لدنيا پیغمبر صلى الله عليه وسلم فرمي إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به الآخرين باشا خو همو كس لدنيا باري هبيت بوستي هبيت شهادي هبيت حرمتي هبيت پیغمبر خو فرمي براستي أم قرآن كومال خلقان يكبر زكاته وكو بينيش معنا خلقي واهيا لقبكي إشارته بنقصك لجاني بەڵام لە تەمێژووە ناوی هەیە زۆر لەو عالمانەی کە بەوەکو لاشە هیچ نەبوون نەخۆش بوون ئەمیان شەلیوە ئەویان چاوی نەیبینیوە ئەویان گوێی باش نەیبیستووە بەڵام زانایان و هەزارا کەس لە خزمەتیان دانیشتووە تاریخیش باسییانەکە بۆ چونکە پێغەمبەری خوا ڕاستی فەرمووە ئیمامی عومەر کاتێ بە ئیبن ئەبی بەزا کێت لە مەکە بەجێ هێڵاوە سەرپەرشتیار بێت فەرمی فڵان کەس وتی چییە فەرمی عەبدێکە فرمي عبدك فرمي بالله لبروي شارزاي قرآن وشارزاي ميراثا أيش فرمي راسي فرمي پیغمبر صلى الله عليه وسلم براسي خوا بم قرآنك ومالي خلق بر زكاتك ومالي خلقيش خواي قرب هنام امداد نزمكات ودائع بزيني أما بو ملته قررته بو قوم بو خيزان بو تاك بو نوكان مان أول راس كان لقليا بسر كردكان ودولة كان بخوا خواي پروردگار عز وجل برزي أكاتو وكسانێکیش کە بە دژایەتی قورئان ئەگەر وەکو تاک تەماشایکەی چۆنە فەرمێ ئەلا بذکر الله تطمئن القلوب اطمئنانیەت لە گەڕانۆیە بۆ ذکری خوا ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا تسكي ژیان و دڵتەنگی و بێتاقەتیش لە پشتەڵکردنە لە ذکری خوا ئەمە بەڵگەی زۆر لەسەرە نامێ بڕۆمە سەری حتى تەنانەت جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە ناو ئەصحاب فەرمی أبشروا أليس تشهدون أن لا إله إلا الله وأني رسول الله قالوا نعم مجدتان لي به شايتي نادا من بويك تنها خوا شايستي برسنا ومنيش بيغمر خوا فرمي بلي دي فرمي أم قرآن طرفه بيد الله وطرفه بأيديكم بشيكي سريكي لا إخواي پروردگارو لا إيوه أوي دسي بيا وبقريت لن تضلوا أبدا ولن تهلكوا تياناشن أما مش ديكي قوري دي كسي تمني صرف كاد أو فضلكي قوري خواي پروردگار أما لدنياك خيركم من تعلم القرآن وعلمه فرود زور بي أمبراو خشكان لبريانا كرو لأصحابك بيغمري عزيز وافرمي حتى أمبراو خشكانش خواي قوري پاداشيان داتو كاتيكي باشيان لتمنى صرف كردو دانشنا لخزمتي ماموسا ديان شهادته به زبان عربي بلاغة ونحو صرف وأصول ولناو عربة قوربة قرآن قۆناغی قوتابیەتی نەبینی ناتوانی فێر بیت و زۆریشتم پێسێرە ئەگەر خەڵک لە مەکانەتی علمی جوان خوێندنەوەی قورئان و تەجوید کەم کاتەوە بۆ کاتێک هەل هەڵەیەکی بەسیط بکە بڵێ کەثەرە بیکە بە کەسەرە ئەمیان شکاندی ئەویان بە مانای زۆر ئەمیان بکە بە ضەلە ئەویان بکە بە ضەلە ئەمیان یعنی گومڕای ئەویان یعنی بەقا ئەمیان یعنی پیاشون و مردن یعنی ماناکە تۆ قبوڵی ناکەی لەگەڵ ڕێزم بۆی کە باسی قورئانەکەین لە مەجلیسێکی شعرە شاعیرەکان قبوڵ ناکەن ئەڵێ بۆ شعرە والیەکەی کەلامی خوای پەروەردگارە مسلمان بە تایبەتی یعنی کەسانێک کە لە مزگەوتەکانە بەرنوێژیەکەن یعنی بێ زۆر هەست بۆ مەسئولیەتە بکەن جا کەوا بوو ئەو خەیریەتە ئینسان بە بەشی یەکەمی دەستی ناکەوێت بە هەردووکی نەبێت ئەبێت ڕۆژگارێکی شەبێت ئینسان دەرس بڵێتەوە دوور نییە لە تەلەبەیەکتەوە پاداشت دەستکەوێت لە خۆتەوە نەبێت ئیمامی عاصم ناوی کەمترێ خەڵک کەمترێ ناسێ بەڵام حەفسی تەلەبەی جگەل لە منطقەی جەزائیر و
مغرب همو سرعز يزبر رواياتي حفظ قرآن خوينيت تماشا كانت قتابيكي أو همو أجرب وما مصاكين يلو خوشي تايا بجدارة بشي دوم لويك من إشارتي بيبكم للروج قيامتك يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم أو الروج السختة كبيغمبران يك أرونا لا يك بو الشفاعة كردن تاكو تاي بيغمري آزي صلى الله عليه وسلم شفاعة عظمى أديته قرآن شفاعتك أبوها القراكي اقرأوا القرآن بيغمري خوافر صلى الله عليه وسلم فإنه يأتي يوم القيامة شافعا يا شفيعا لصاحبه إتأو الروج السختة قرآن ديت الأخوايا أما كاتي خوي شوي خوي روجي خوي بخشية من أما بو الروج السختة لو يشهر هروازنا أنا عليه كأرويت بهشت كسيق وناغ لناو بهشتيشا بيغمر فرمي صلى الله عليه وسلم يقال لصاحب القرآن إذا دخل الجنة اقرأ واصعد قرآن بخينا ورتل كما كنت ترتل في الدنيا تلاويك تلاوي خينا وكي شو الدنيا خينا فإن منزلتك عند آخر آية تقرأها منزلة مكانت ولا آخر آية شند لبربية أو بهشتش خوي پروردگار بكاته قسمتي همو مانو قرآن شفاعت و همو لايك مانكا كوت هاي قصة كان من بوهينم برابر رزا كانم خشكا كانم ما مصياني برز همو مانو فرمودا مان بيستوا ككسانية هن طلباتي قرآن أبرن ما مصاياتي أبرن أبنى عزانا لقرآن در روجي قيامة أخوة شرمزاري أنا كأخوة لو أنا ما نجري أما خالقي زور ترسناك بو همو كسانيش كوابو مرجنية منافق فاجر مؤمنش قرآن خوينا بلان بيغمبر صلى الله عليه وسلم فرميت أهل القرآن الذين كانوا يعملون به في الدنيا أهل القرآن أوانا كإيش بقرآن كان أوانا كإيشي بيئة كان خلق هيا دنياي بيئة دركا قرآن بوت سببي معيشتي دنياي أما كوابو من أما بو خوم بو أمبرا برزان بو أم خشكانا بو أواني كقرآن شان لبرنيا كوكوايا هر خوان دن وكيل أو همو أجر دسكوي إنسان لو بترسيه چونك شركي خفي بس خواي قورا خوي مان باريزي لي يعني إنسان جاري واهيا يعني خوشي لوشي هستي بينكات بلام دافعك إلا سبب دنياي بو شركي خفية خوا بنامان داد كان راحت للروجي قيامت والله إخوايا قرأت القرآن فيك خواي بفرمي خواي قورا بنامان دالا كذبت قرأت القرآن لأن يقال قارئ فقد قيل بعد شكت ورقد أما خالك من بوخمو بأوش حذري أدمية وآخر قصشم وتاني يعني مراسم من وكباسي قوري أو كما أما حذريك بو همو كردوا كان مان بو كردوا سياسي بو كردوا عملي صالح بو الزكاة كحديثك باس له جهاد وباس له زكاة وباس له علمكات رأوا تاني كلام قرآن إنسان كان قرنجة بيتكاني راس كاتو ابن قيم فرمي لو قرنتر أو تاني أحكام كاني لخوي جيب كاتو راسي كاتو جا خوي پروردگار بخاطري اسمي عظمي خوي آلي ركوي كردون تلباش كومان كاتو يا ربي خوي قرا پاداشي ام قتابيانا اما مصايانا خويان وما مصاكان جداتو خوي پروردگار بيان كات نمونيك ان شاء الله للروج قيامت هر يكان هزار قتابي لا راسو چپيان بيت خوي پروردگار بخاطري اسمي عظمي خوي ولا من يوش كام قرآن حجة بدسمانو حجة نبي لسرمان أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته خۆی گەورە پاداشی بەڕێز ماوەساد لێرگەرمیانیم داتەوە ئەمە دەبەنی بەڕێز چەند بروسکەیەکی پیرۆزباییمان بەدەست گەیشتووە کە تەنها ناوی شوێنەکان و کەسەکان دەخوێنینەوە بروسکەی پیرۆزبایی لەلایەن مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری کوردستان بروسکەی پیرۆزبایی لەلایەن بنەماڵەی زۆر بەڕێز شێخ محەممەدی خموک لە ساداتی پیرخدری بروسکەی پیرۆزبایی بنکەی ڕۆشن بۆ ڕۆشنبیری و فێرکردنی قورئان بروسکەی پیرۆزبایی لەلایەن لقی سلێمانی زانایانی کۆمەڵی دادگەری کوردستان بەڕێزان ئێستاش دەست دەکەین بە دابەشکردنی خەڵات بە
ویستی وتەی قورئان لەبەران دەبین لەلایەن مامۆستای بەڕێز دکتۆر دیاری ئەحمەد قەساب با فەرمێ. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. الشيخ حسن بصري برحمة بيه وتيان فلانكس حفظ القرآن أيش فرمي بل القرآن حفظه أو قرآن نبارستو قرآن أو باريزي هركس قرآن بركة قرآن باريزي إن شاء الله دار القرآن لبركردن وكما وصلنا باسك الفيديو كهل في أحمد صلى الله عليه وسلم خويا كم حافظة دوا الصحابة كان قرآن لبركردوا چندين صحابة من هي لصحابة أوائل كانوا بيشكوتا كان كحافظ القرآن بس همش يعني قرآن لبرنبوا هربوا الدليل السوي كالصحابة زوري قرآن لبربوا لا حادثي بئر معونا وهروا لا باشانش لا هالقروا كان لك شر مسلمي كذابة دو جار حفتا لقراء شهيد كران كاوش سبب أبوي كعمر كل خطاب خالي راسي بداوي كل إمام أبو بكر كقرآن كوكاتوا لبري حفاظة كان زور بون نكزوريش بون لبيش شوي جهاد بون كما وصل لير أما شيء بيها تنهى لا نقيم حروفه بل يجب أن نقيم حدوده بحد كان يشين أو أمر كان تنفيذ كان نهي كان يشي دور كينو لي ديار دي كما وصلنا أما شيء بيها لبداية أم شاري خمان توز فقير بو لا مسألة قرآن خنو بطريقة خوي بأسلوبك خوي بوشي ويك بيغمري خواه صلى الله عليه وسلم خنيوتيوه زوكس قرآن خنوه بلام هليت يابو مخارج صفات تنال لا أوجه كان لا نزاني يعني أتوان بلام بيرش أو دوانت الصالية سا كم كسوا بيستبيتيان بحادي تطبيق كربه كالاستراتي يوسفانا ولا لما لك لا تأمنا أبي بالروميان بإشمام بيخنيتو كما رواياتي حفصة كما اشتكي بديهية لزانيني علمي قرآن وقراءته تماما مصان جنان زاني طبعا دواوي كام كاركرا الحمد لله لا دوري دوان الصالي أخيرا ليرة ولا شوينا كان تجد بجهودي هم ما مصان إسا خلقك زور الحمد لله متقن لخن قرآن بيقوا ما ورقرني إجازة هيك لشرطكاني لزور ولاتان بريتيا لحفظ كابي قرآن بحفظ لبربه وغيب بخنيتوا بلام أمش منعي أوناك كتو إجازة بي بغير حفظ لسر مصحف إمامي خلف البزار خلف العاشري بيوتيك كلا قراء العشرة كادي خويك جنجبو ديار حاجة شي تقول بوا أشيب ولا إمام الصاكي سليم لبغداد بيلا قربان أمي حرف كاني عاصم خانم واتبلو قراءة عاصم بخانم كي هي على إمامي شعبة بياك عالمي قوربوا شو قال العلمي قراءات عالمي قوربوا كاشيب ولا على ناميكي بونس سليم ناميكي بونس بشولاي إمام الشعبة ما يتحكى كابرا على كابرا بخنيتو أنا يوم كسخسي لك العوكة أشوف ولا ها نامك آخر تو باستزاء تو هاتي قراءة لا مخني جلبوا من شيم هذا باش قينا برخاتي سليم بينا مصحفك بينا بابي خانين الله والله ما دام وايستهانة بقى شرب لا نخنم أقرأته ولاي ما وصاكي دعاي كجوراء به خلف على حيف إن شاء الله من تحملي أو توري شعبان كرده لبريس سنة كم دابصي شو لا طلبك خاني بدعاي شاهد لم حادثة أو أبو كإمامي شعبوتي مصحفك بين أبا قرآن خانين أنا مصحف أنا أبو إمامي خلف لدى الصالحة مو قرآن لبركردوا بلا مو مسألة قراءات أوجه أحرف قراءات مصحف أنا بكار هنا وهروها كتابي شان بكار هنا ووكو علماء بس يكن أجبتوه هالقراءة بخاني أبي كتاب لو باري وبزاني يعني شعرك نظمك لبركيك وشاطبي ودروتي ومانا يعني كتابك معلوماتك بزاني واستحضاري كي دائما بزاني كقواعد وأصول أو قارئ أشياء ما بس تملك سنة أو كيما تسمع كر بياني إجازة كالحمد لله كم ولك يزور إجازة أما لو أنا لصا بيرفكت نبي بلام لصان نوباشا تناحف زكيمة وكهولي بين إن شاء الله لبدايته كما مصان أما جامبيا بو بيداني إجازة هي شرطك من نبو بو حفظ هذا مصحف معنا باشا أتمنى خير بلاي كم سيجوزي لبربه أول تبني لترسل زيادة بعد جزء لبربه راسيا من قصيش لقل برئيس دكتور أحمد القضاة كر أحمد مفلح القضاة كيك ولا مصاني جمعية محافظة على القرآن لأردن كوانش
جمعيكي زۆر گەورن وەلو ئێستا کارەکانان تۆزە عەقدی تێکەوتووە خەلەل ئەو کاتێک کە من سەرم لێیان تقریبا پێش ساڵەوە پێشوو 92 بنکەیان هەبوو 92 بنکە بەس بۆ تحفیظی قورئان لەگەڵ 11 فەرعی ڕئیسیە لە هەموو وڵاتی ئوردونە وتی ئێمەش لەبەرەوەی ئوردون وڵاتێکی فەقیرە لە سەنەد و لە قراءاتە وەکو مصر و سووریانە مصر و سووریا بەڕاستی وڵاتی قراءات و سەنەد و ئیجازات و تا دوایە لەبەرەوەی ئێمە هەرەمانەی خەڵکەکە فێری قورئان کە بیانینەوە بۆ ڕیوایەتی حەفظ بەلای کەمەوە جزێکیان پێ لەبەرکەین وتی وڵای ئێمە 3 جزیان پێ لەبەرکەین وتی وڵا باش کەواتە ئەم هەنگاوانەی کە نێرراوە من مەبەستم چییە نەتەتەڕف و نەزیادە ڕێی و نەکەم ڕێی ناوەی کە بڵێ بە هیچ شێوە من ئیجازە نایەم تا هەموو قورئانم بە حەفظ بۆ نەخوێنی ناوەی بڵێ وڵای هیچ حەفظ شەرت نییە وەسەط بین هەوڵیشمان ناوە لە حیکمە و لە غێری حیکمەش وردە تەتەوڕکەین بۆ نمونە ئێستا گەشتوونەتە سەر ئەوەی کە ئەوەی 22 ساڵە 3 جزء حکومان لێ قبول نییە 22 مەسما لەوێ مەرحەلەی جامعیە 5 جزء کەمتر نابێ و هەموویمان زیاد کردووە یعنی 40 ساڵ لەبێ 2 جزئی لەبەر بێ جاران یەکێ بوو مەسەڵەن واتە ساڵ بە ساڵ تقریبا یان چەند ساڵ جارێک کە مراجعەی قەرارەکانمانەکەینەوە مقداری حفظەکە زیادەکەین بۆ ئەوەی بگەینە ئاستێک و دوکتۆرزانە ئاماژەی پێە دوای 10 ساڵێکی تر ئێمە بڵێین حکمە 100 حافظی هەیە الحمدلله ئەزانم کە بەشی تەحفیظ الحمدلله چاک تەفعیل کراوە یەک ساڵێکە تقریبا 2 ساڵە هەوڵی زۆرێن خۆی گەورە مۆفەقیان کە ئەو گەنجانە لە ئافرەتان و لە برایان ئینشاءڵڵە هەوڵێن کە زیاتر حافظمان هەبێ تەسەوڕەکەم چەند کەسێکان گەشتوێتە 25 جزئیش ئینشاءڵڵە ئامادە بن بۆ ساڵی داهاتوو لەم احتیفالانە بەشدار بن ئاخر شت ئەوەیە هەرچەند وتم من هەدیەم نایە وەلو پێش و خۆش بوو بەڵام وتم باقینا ئەمە لەبەر کەم بانەڵەن مامۆستاکەیان خۆی قسەی دەکا خۆی قورئانی لەبەر نییە هەرکو تەشجیعێ بۆ ئەو برایانە و خوشکانە هیوادارم هەموو لایەک موفق بێ خی گەورە موفقتان کە خی گەورە سەربەستان کە هەموو لایەکمان خی گەورەمان کە بە حافظی قورئان و سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵی وبەرەکاتوه خۆی گەورە پاداشی مامۆستای بەڕێزمان مامۆستای بەڕێز و ئازیز دکتۆر داری ئەحمەد قەساب داتەوە ئامادەبانی بەڕێز ئێستاش بینەری بابەتێکی دیکە و بڕکێکی دیکە دەبن کە ئەویش پێدانی بڕواناوە بمە و خەڵاتە بە چەند قوتابیە کە بە پێی ئاستەکان بەڕێزان لەسەر ئاستی دەجوزئی خاتو ئاورنگ سەلیم کەریم با فەرمێ ماوەسا شاتو با فەرمێ بۆ پێدانی خەڵات خاتو مینا ظاهر مستەفا با بفەرمێ لەسەر ئاستی 5 جزئی یەکەم بووە با فەرمێ